خاڵێکی ترکە بۆ بیرخستنەوەتانەی لێم تۆبی کەتان زۆر زۆری لە کوردستانیش هەیە کەتان و کونجی بەڵام کەتانەکەم ئێستا مەبەستە کەتان ئەنجا ڕەشکە زەیتی زەیتون سرکە خورمە دائیمە لەسەر مێزەکەتان هەبێ لە موبەقەکە هەبێ یان لە دۆڵابێک هەبێ لە شوێنێک هەبێ کە دەستت ئاسان بیگاتێ دائیمە ئەمانە ضرورین یارمەتی دەرەبن ئەنجا ناوچی گوڵە بە ڕۆژە بە دەرهێنراوی نەک تۆ دەری بێنی چکە ئەو هەموو خوێیەکەیت و دەمتەوە تەسیری سلبی ئەم جارە لە لایەکی ترەوە هەیە بەڵام تەسیری ئیجابیشی هەیە هەرچەندە هەندێک زیبکە احتیمالە بۆ هەندێک کەس دەریکە بەڵام شەوری دەنکە کوولەکە گوڵە بە ڕۆژە و هەروەها ئەوانەی ترکەوتم تەسیری باشیە تۆوی کەتان زۆر باشە گوێز و بادەم زۆر زۆر باشە گوێز باشە بۆ زاکرە و هەروەها عەلی بابا و بندوق و ئەو جۆرەشتانە ئەنجا دائیمەش هەوڵ بدە خورما یا هەنجیری وشک ئەوانەت لە لا هەبێ ئەگەر لەو کەسانی کە مۆزەفن یا ئەچنە شوێنێکی دوور چەند کیلۆمەترێک ئەڕوا بە پێ بڕۆی یا بە سەیارە بڕۆی دائیمە گەر جانتات پێیە جانتاکەت لانی کەم دووسێ گوێزی تیاوێ بادەمی تیاوێ بیستی دەنگچێکی تیاوێ جاری وایە ئەم گوێز و بادەم و عەلی بابا و بندوقا ئەمە خۆی ئەبێ بە ژەمێک خۆراک کالۆریەکی زۆرت ئەداتێ هەتاکۆ گەیتەوە ژەمێکی تر ئەمە باشترە وەک لەوەی دابەزی لە مەطعمێک برنج و شلەیەک بخۆی ئەمەیان مەنفعەتی زۆرتر هەیە بۆ تو بە تایبەتی لە پیاکردنی پرۆتینەکەت هەروەکوتم ئەم شتانە عادەتەن وادانێ لەسەر مێز بێ لە موبەق بێ لە دۆڵابێکە لە شوێنێکە کە ئاسان دەست دەیگاتێ ئەلایەکەکەیتەوە ولا هەنجیرە وشکێک هەڵەگری وەی خۆی یا دەنگچێ خورما یا سێ دەنگ خورما بەیانیان سێ دەنگ خورما وزەی هەتا نیوەڕۆکەتە داتێ